بربرة هناكيان أما توتا إعدادية سلاي من نماوة بس وأنا تدهشتا طلبا طبعا بتمام بردوام بمهتاو أو تمني كي ترى من مامۆستایەک کە بە سەدان کیلۆمەترەوە لە گەرمیان و کەرکووکەوە هاتوۆتە باڵەکایەتی خزمەت بە بواری پەروەردە و فێرکردن و هونەریش دەکات. مامۆستا هەوارگا یەکێک لەو مامۆستایانەیە کە ئەمڕۆ لەم خێوەتگایە بەشداری کردووە و کۆمەڵی قوتابی لەسەردەستی ئەو کۆمەڵێک تابلۆیان دروست کردووە و لێرە هاتوون نمایشەکەن. مامۆستا هەوارگا سڵاوت لێ بێت. سڵاو سەر چاوان بەخێر بێن. زۆر باش سپاس دەکەم. باسی ئەوم لێ بکە کە ئەم تابلوانە لە کێوە بڵێم خوڵتان کردەوە و دواتر ئەو قوتابیان لە ماڵی خۆت لەسەر ئەرچی خۆت ئەم خولت بەڕێوە بردووە ئێستا بەرهەمەکەی لێرە ئەبینی. زۆر سپاس بەخێر بێن. من لە دوای تەواوبوونی وەرزی خوێندن کە کۆتایی امتحانات بوو قەرارمدا لە بیدایەتی مانگی لە کۆتایی لە ناوەڕاستی مانگی حەوت دەستم پێ کرد حەسەب کاتی تەڵەبەکان بوو شەوان لە ماڵی خۆم بوو لە سعات 8ەوە دەستی پێ کرد جاریوە هەبوو ئاخر تەڵەبەمە چۆ 12 شەوە بم بۆیان دانابوو هەر شەوی دوو تەڵەبە لەبەرەوەی ئاگاداریان بم سەرپەرشتیان بکەم و خۆشم هەموو شتەکانم بۆ دابین کردوم بە پێی توانای خۆم دڵنیاشم ئێستا ئەتوانن بەبێ منیش ئیش بکەن لەو باوەڕێم ئیتر دەستگرتنی منیان ناوێ لەبەرەوەی لە دوای یعنی لە ماوەی مانگێکە دوو مانگە من لەگەڵیانم تەڵەبەم هەیە وێنە هەیە لەوە دووەم سێم پێشەنگایە بەشداریەکە سپاس بۆخوا تەمەنیان بچووکە هەوڵم دا و لەم تەمەنەوە وا بکەم هونەر لە بخەمە ناخیانەوە خۆشیان بێ بزانن هونەر چییە قەدری بزانن لەو حەیەکیان کە داوای فرۆشتنیان لێ ئەکرێ بە سووکی نەزانن یعنی خۆیان کردویانە ئێستا ئەزانن هیلاکەت و وێنەکێشان و چی زەحمەتیەکی پێوەیە خولەکەشم لە ماڵی خۆم کردبووە تەبعاً لەبەرەوەی من دەوامی ترم هەیە ئەبێت هەندێک ڕەچاوی ئەو وەزع بکەم تەڵەبەکانیشم هاوینە بە خۆتە زانی تەڵەبە هەیە سەفەرەکە گەشتەکات تەڵەبەم هەبووە باوەڕکە لەبەر ئەوەی کە شەوەکەی سەرەی ئەو بووە گەشتەکەی ڕاگرتووە تەڵەبەم هەبووە تعزیەی هەبووە لە ناو تعزیەکەیە شەوەکەی هاتووە تەڵەبەم هەیە لە ناوپردان هەمە لە شوێنی دوور بەڵام هەمویان نەیانتوانی ئامادە بن بە پێی توانام ئەو شەش تەڵەبەم کە هێناوم سپاس بۆخوا هەمویان بەهرەیانتیایە و هەمویان کاملن. دەست خۆش بێ سەرڕخسەتی تۆ قسە لەگەڵ هەندێک لە قوتابیانە ئەەکەم چۆنیت ناو چییە؟ ناو مەلەکە. مەلەکخان پێش ئەوەی مامۆستا هەوارگا ئەو دەورەیە ئەو خولەتان بۆ بکاتەوە هیچ زانیاریت هەبوو لەسەر وێنەکێشان؟ بەڵێ. چ دروست کردووە لێرە؟ لێرانە من زۆر تابلم دروست کردووە سێزدەن ئەی سەرکەوتوبی دەست خۆش بێ تۆ چۆنیت؟ خەڵکی کوێی؟ خەڵکی ناوپردانم. لەگەڵ مامۆستا هەوارگا مرتاحی لە تابلۆ دروستکردن؟ بەڵێ. زۆر؟ پۆلی چەندی؟ پۆلیس ئەمە سار ئەبێت چوار سەرکەوتوبی ئینشاءالله. 6 قوتابین وەک مامۆستا هەوارگا باسی کرد کە ئێستا لە یەکێک لە پێشتر لە قوتابخانەکانی باڵەکاتی بەڵام ئێستا دەوامی فەرمی لە نێو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆرانە گوتی کە 6 هەوارگەم لە باڵەکایەتی دروست کردووە دڵخۆش بۆ تۆ چۆنیت؟ باشم چی دروست کردووە؟ وەڵا زۆر تابلم دروست کردی. زۆر تابلو کامەی تۆ لەمانە؟ وەڵای ئەو لایینە منە ئەو لای تۆ بووم بە هەفت بەنیازنی هیچ پێشانگای تایبەت بە تابلۆکان بکەوت با سەرکەوتوو تۆ چۆنی؟ سەلامەت پۆلی چەندی؟ ئەمە پۆلی دوو. کامە تابلۆی تۆ لەمانە؟ بەس یەک سێوەکە. بەردەوامە بێ؟ سەرکەوتوو تۆ چۆنی خەڵکی کوێی؟ من ئەومە گوندێکی شاری لە گوندی لە شار ناوچۆمانی؟ بەڵێ. پۆلی چەندیت؟ پۆلی سێ بووم بە چوار. پۆلی سێ بوو بە چوار. مامۆستا هەوارگا چەند هاندەرت بوو لەوەی کە ئەم تابلۆوانە دروست بکەنیان بینەخشێن؟ وەڵاهی زۆر هاوکاریم بوو. ئەی ماڵەوەتان دایک و باوکتان چەند پاڵ پشتیەوە بوون؟ وەڵای زۆر. بەڵێ. دەست خۆش بێ. تۆ چۆنیت؟ باشە تۆ پێشەوەی مامۆستا هەوارگا کە بانجی ئەو بکە ئەو خولەتان بۆ بکاتەوە هیچ زانیارێکتان لەسەر وێنەکێشان هەبوو؟ کەمێک. ئەی ئێستا زۆر. ئێستا ئەتوانیت تابلۆکی باش دروستکەی؟ چەند تابلۆ دروست کردووە؟ دوو.
سەرکەوت سوودت لە چی بینیوە لەم تابلوانە سروشتە وێنەی بڵێن باڵندەیە مرۆڤە ئاژەڵێ چییە؟ سروشتە وێنەی بڵێن ئاژەڵ و مرۆڤ هەموو شتێکە ئەی دەست خۆش بێ سەرکەوت بوو بەڵێ ئەمەی بینیتان گفتوگویەکی کورد بوو لەگەڵ هەم مامۆستا هەوارگە هەمیش لەگەڵ ئەو قوتابیانە کە بەشداریان لە یەکەمین خێوەتگای دێدەوانی کردووە لە کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بۆ پەروەردەکانی خۆی ڕێکخستووە ئەم چالاکیە لێرە لە سنووری چۆمان بەڕێواچێ جگە لەم نمایشکردنی ئەم تابلوانە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازتر لەم خێوەتگای دێدەوانیە بەڕێوە دەچن.